هەرێمی کوردستان کەوتە تەڵەی سپی چۆن لە یەک ڕۆژ 52 ملیۆن دۆلار زیان بەر سلێمانی کەوت. شارەزایەکی کاروباری بانکی و ئابووری مەترسیەکی گەورە لەسەر سلێمانی ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت تەنها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا بڕی 52 ملیۆن و 500 هزار دۆلار لە شاری سلێمانی چواتە دەرەوەی وڵات. هاوکار عزت میکا شارەزای کاروباری بانکی و ئابووری ڕایگەیان بەهۆی ئەو دۆخە نائاساییەی کە دروست کراوە بۆ کڕین و فرۆشتنی زیو ئێستا خستنەڕوویەکی زۆر زیاتر لە ڕابردوو بەرچاو دەکەوێت. وای لێ هاتووە لەسەر شەقامەکان کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت و لە دەرەوەی دوکان و شوێنە مۆڵەتدار و ڕێگە پێدراوەکان دەژڵێت بە گوێرەی بەدواداچوونەکانم تەنها لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا بڕی 15 تۆن قالبی 1 کیلۆیی زیو هێنراوەتە شاری سلێمانی، واتە بڕی 52 ملیۆن و 500 هزار دۆلار لە شاری سلێمانی براوەتە دەرەوە لە ڕێگەی کڕینی ئەو بڕە زیوە کە بە نرخی بازاڕی ئەمڕۆ دەکاتە 77 ملیار و 175 ملیۆن دینار. ناوبرا و هۆشداری دەدات و دەڵێت ئەمە مەترسیەکی گەورەی نوێیە لەسەر دارایی و داهات و پارەی نەختینەی بازار و هاوڵاتیان. ئەگەر بەری پێنەگیرێت ڕەنگا ببێتە کارەساتێکی گەورەی دارایی هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ بازار هەم بۆ حکوومەت. هاوکار عزاد وتی ئەم دیاردەیە جیاواز لە هەموو دنیا لە سلێمانی ڕەواجێکی گەورەی پێدەدرێت کە لە هەولێری پایتەختیشمان وانییە ڕەنگە ئەمە جێی هەڵوێستە بێت.